نامەیەکی بەپەلا لە مەسرور بارزانیەوە بۆ قوبادی برایی باڤڵ تەڵابانی تکاتان لێ دەکەی بە زووترین کات ئەو پێشمەرگەی پارتیمان لە چەمچەمان کە ئاسایشێکی کوشت بە زووترین کات ڕەوانەی هەولێری بکەن بگەینە دەستمان بە سەلامەتی. هەروەها داواتان لێ دەکەین سەلامەتی ماڵ و منداڵی بپارێزن و پاساوانیان بودابنن. سوپاستان دەکەین چۆن ئێوە لە پێش و ئەوانەی هێرشیان کردە سەر دکتۆر غالب دانویستی بیکوژن گانتانە هەولێر بە سەلامەتی، ئەوانەی هەوڵیاندا هێمن مامەد بیکوژن گانتانە هەولێر هەمان شت بە بڕیاری سەرۆک و مەرجەعی بارزانی ئەبێ ئەو پێشمەرگەیە بە زووترین کات بێتەوە هەولێر و گیانی سەلامەت بێ. لە وەڵامدا قوباد جەلال تەڵەبانی دەڵێ گەورەم ئێوە ئەمر دەکەن، گەورەم قسەکانی ئێوە بۆ ئێمە فەرمانە، مەجال مام بدەنێ دووسێ ڕۆژ تاکو تووڕەبوونی خەڵک تووزێ دابەزێ ئەو پێشمەرگەیە بەڕێزەوە دەنێرینە لای ئێوە و پاداشتی دەکەین. گەورەم ئێمە لە خزمەتتاین، گەورەم ئێوە ئەمر دەکەن دڵنیاش بن ماڵ و منداڵی پارێزراو دەبێ، کۆمەکیان دەکەین، یارمەتیان دەدەین، نایڵن هیچ شتێکیان بەسەر بێت. قوباد جەلال تەڵەبانی خزمەتکاری بنەماڵەی بارزانی.